سێ کوڕی بنەماڵەیەک لە ماوەی چەند ساڵێکدا بە ڕووداوی دڵتەزێن کۆچی دواییان کرد. ئەمڕۆ لە ڕووداوێکی تراژیدی و دڵتەزێندا گەنجێک بە ڕووداوی هاتوچۆ گیانی لەدەستدا. بەڵام ئەمە هەموو چیرۆکەکە نییە، بەڵکو سێیەمین برابوو لە بنەماڵەیەک کە بە ڕووداوی دڵتەزێن و لە ماوەی چەند ساڵێکدا بە دوای یەکتردا کۆچی دواییان کردووە. ئەمڕۆ لەسەر ڕێگای دەشتی هەریر گەنجێک بە ناوی سیروان عوسمان بەرسیرینی خەڵکی گوندی بەرسیرینی قەزای ڕواندزە و بەسیرین بەناوبانگە. کاتێک لەگەڵ هاوڕێیەکی بە ناوی سەرباز ساڵح بە ماتۆرسکڵ تێدا پەڕێ تووشی ڕووداوی هاتوچۆ بوو گیانی لەدەستدا. سیرین عوسمان خێزاندار و باوکی دوو کوڕ و کچێک بوو. سیرین سێیەمین برا بوو کە بە ڕووداوی ناخۆش و نەخوازرا و گیانی لەدەستدا. پێشتر و لە ڕۆژی 25 تەمموزی 2016دا برایەکی بە ناوی سەرباز عوسمان هەر بە ڕووداوی هاتوچۆ و ئەویش بەهۆی وەرگەڕانی ماتۆرسکڵەوە گیانی لەدەستدا بوو. جیا لەو برایەکی دیکەشی بە ناوی جەبار عوسمان کە بە کاکۆ ناسراو بوو لە ڕێکەوتی حەفتەی حوزەیرانی ساڵی 2018 کاتێک ویست بووی گەشتیارێکی عەرەبی خەڵکی بەغدا لە ڕووباری باڵەکایەتی لە خنکان ڕزگار بکات گیانی سپاردبوو. ئەمڕۆژ خودی سیرین عوسمان بە ڕووداوی هاتوچۆ گیانی لەدەستدا و بەمەش داخێکی گرانی بەسەر دڵی بنەماڵەکەیەوە بەجێهێشت.